بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ پێشکەشکردنی بەشی دووهەم و ئەڵقەی دووهەم لە باسە زۆر گرنگەکەی نوێژ، چۆن نوێژ خوێنێکی پاک و وریا و بە ئەمەک بین، چۆن لە خزمەت ئەو ئاەتەیە هەموو نوێژێک بیرمان بێت و لە هەموو نوێژەکە لە خزمەتم ئاەتا بین ئین الصەڵاتە تەنها عن الفەحشاء والمنکەر. خۆی گەورە یارمەتیمان بات و ئەم ئەڵقەی ئینشاءالله جێگەی سوودی هەموو لایەکتان بێت و لە پێش هەموو شتێکەوە ڕەزامەندی خۆی گەوری لەسەر بێت و گرنگی نوێژ بڵاو بکەینەوە، بیکەینە پرۆژەی ڕۆژانەمان پشت بەخوا. فەرمون ئەڵقەی ئەم جارەمان. ئەگەر خواناسێکی ڕاستەقی نەبین، شەیطان ناتوانێت بچێتە ناو عەقڵ و باڵتین و وێرانی بکات. شەیطان ئەڵێت من لە ناو دینە دادەنیشم بۆ تۆڵەسەنەوە لە بەندەکانت، لە مەجلیسەکانی دینە بۆسەیان بۆ دانێم، نەک لە مەیخانە. لە ناو دینداری و دیندارانە فیتنە و بەڵا دروسەکەم، هەتا دین قورس ببێ لە بەرچاوی خەڵکی، هەتا دین و توندڕەوی نمایندە بێت و خەڵکی هێمن و بە ویقار و بە ئەدەب لە دین دوورکەونەوە، هەتا جەنگ و کوشتن دروست ببێت، هەتا ئیسلام وا پیشان بدرێت تەنها شمشێرێکە و لە گردنی خەڵکی تون دەکرێت. لە کاتێکدا وا پێویستە ئەمە ڕێگەی دین و دینداران نەبێت، سنەتەکان فەرزەکە بەسەرتدا، عادەتت لێ ئەکا بە دین، هەوا و هەوەست لێ ئەکا بە گرانترین کاڵای ئیسلام و تیجارەت بە عەقڵ و ڕۆح و کەرامەتەوە ئەکات و ئیسلامیش لە شوێنێکی ترە. شەو ڕۆژیش کەڵبەی لەسەر گۆشتە، هەتا ژەهراوی ئەکات و کەڵکی ناهێڵێ، هەتا بیر تەباتەوە کە ئیقامەت و سەڵات چییە، مەدرو لە قوڵەکانی عیبادەت و نوێژت لێ تێکەدات و بڕواڵەتەوە سەرقاڵت دەکات. ئیقامەی نوێژ لە مزگەوتان نییە کە لە مزگەوت دەرچووی ئیقامەی نوێژەکەیت. ئایا ئەو پەیمانەی تۆزی پێش ئێستا داوتە بەخوا زایەت نەکردووە؟ ئەدا ئوسەڵا ئەنجامدانی نوێژە لە کاتی خۆیە. ئیقامەی نوێژ زۆر قوڵتر و فراوانترە. ئیقامەت کاریگەری نوێژە لەسەر تۆ کە ڕاوەستایت و وتت ئەڵڵاهو ئەکبەر، ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، کە لە نوێژا وتت تۆمە ئەرەکرێ لەسەرت، بۆت هەڵەگیرێت، لە بەرزەخ و لە قیامەت و مەحشەر بۆت دائەنرێ، لە ڕۆژی کێشانەی کردارە ئەم نوێژەتە هێنرێت. وتوتە نوێژم کرد، ئەدات کرد، بەڵام ئیقامەت شاهیدی زۆر گەورەی ئەوێت کە لە دەرگای مزگەوت چوویتە دەرەوە سوێن بە غەیری خوا خۆیت، درۆکەیت، حرامە خۆیت، دڵی خەڵکی ئەئێشێنی، غەیبەت و بوختان و زوڵمەکەیت، قەدەرەکانە سپێریت بە بورج و جن و چاو و سحر و فاڵچیەکان. کامەیە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین؟ ئەمە پێی ناوترێ ئیقامەت و سەڵات. با خۆراکی ئەهلی دۆزەخ نەبێتە خۆراکمان لە کاتێکا بە تەمای دەستکەوتەکانی نوێژین. لا يسمن ولا يغني من جوع. لە ڕکوعە ئەوەی بڵێ سبحان ربي العظيم وبحمده، بە هەموو کیان و ڕۆح و نەفسی شاهیدیدا بە عەزەمەتی خۆی گەورە. بەڵام کە لە دەرگای مزگەوت دەردەچێت دەستی لە گیرفانی دەربێنێت، بزانێ پاک و سپیە و خاڵیە لە داهاتی حرام، لە مەعاشی حرام، لە پلە و پایەی حرام، لە شەهادەی حرام و تەزویر و ساختەکار. ئایا ڕێزی دایک و باوکیەگرێت؟ دراوسێکەی لێی ڕازیە؟ ئایا تۆ خەمی گەڕەک و شەقام و شارە خۆیت؟ ئەرێ عەزیم کێ لای تۆ؟ سبحان ربي العظيم. ئێمە لە نوێژەکانمانە چوار شایەتیە دەین. دەبێت ڕاز بکەین و وەفادار و پەیمان پارێز بین. نەفست تەسلیمی خوا ئەکەی یاخود تەسلیمی شەیطان و نەفسە بیت. خوای گەورە تاک و تەنهایە و بێشەریکە. خوای گەورە عەزیم و گەورەیە. خوای گەورە عالی و باڵایە.
وەخوای گەورە پێغەممەرێکی ڕەوانە کردووە کە ئەبێت ئیطاعی بکەیت بە ئەمری خوا ئیطاعی پێغەممەری شەکەین صلی الله عليه وسلم. ئەگەر ڕکوعەکانمان بە باشی ئەنجامدا ئەم دیمانە و ئەم باسە زۆر گرنگەی نوێژ و ئەڵلقەی دووهەمی ئەم باسە گرنگەیە چوونە خزمەتی جەنابی بەڕێز مامۆستا ئەندازیار عوسمان کە بانکخواز و کەسایەتێکی ناسراوی کوردستانە. پێمان خۆش بوو لە نزیکەوە لەسەر ئەم گرنگی نوێژ و باسی نوێژ ئەم پایە گەورەی ئیسلام کە نوێژە چۆن سەیری بکەین و نمونونەکان باس بکەین. مامۆستا گیان یاخوا بەخێر بن. ئێوەش بەخێر بن یاخوا سەرچاومانات. مامۆستا گیان نوێژ پایەکی زۆر گرنگە. چۆن ئەهەمیەتی نوێژ هەست پێ بکەین، چۆن بیرمان نەچێت، چۆن ڕانەین لەگەڵەوە کە نوێژ شتێکی ئاسایی بێ لەمان، چونکە هەموو نوێژێ خۆی بۆ خۆی ئاسایی نییە. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. نوێژ خۆی گەورە دایناوە بە یەکێک لە پایەکانی ئیسلام. ئێمە ئیمانمان هەیە کە ئەبێ بچێتە دڵەوە. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. ئەوان ئەگەر بەڕووکە شتێکیان کردبێ بەس ئیمان نەچوەتە دڵیانەوە، ئەبێ ئەم ئیمانە بچێتە دڵەوە، دوای ئەوەش ئیسلامەتی دەست پێیەکە کە دەستی پێکرد پایەیە، 5 پایە بوونی الإسلام على 5 کە شهادەتە شایەتمانە بە خوا و بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. دوای ئەوەش نوێژ دەست پێکە کە پایی دووهەمە، ئەنجا ڕۆژ و حەج و زەکات. ئەرێکە لەم پایانە ئیشی خۆی ئەکا ئەم بینایی ڕاگرتووە کە ئیسلامەتی لەسەر بینا ئەکرێ. هەر نەبوونی هەر یەک لەم پایانە خاصەتەن ڕەنگە کەسێک نەتوانێت حەجکە، ڕەنگە عومرە جێ بگرێتەوە هەر پایەکی بۆ دروستکە بۆ نمونە بەپێی توانای کەسەکە، ڕەنگە نەتوانێت زەکات بە. بەڵام پایی نوێژ و شایەتمان ئەوە لە پایە ئەساسیەکانە، ڕۆژۆکەش بە هەمان شێوە ناکرێکی لەو پایانە نەبێ. ئەگەر نەبێ بینایی لەسەر ناکرێ. لەبەرەوە یەکەم شتەکە حساوی لەگەڵاکرێ لەگەڵ عەبدێکان نوێژە، ئەگەر نوێژەکەی باش بوو شتەکانی باشن و ئەگەر نەبوو باش نین. لەبەرەوە بەڕاستی ئەبێ گرنگی پێ بدرێ وەکو پایەیەکی گەورەی بینای ئیسلامەتیمان. ئەگەر ئەوە نەبێ بیناکە ئەڕوخێ. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. ئەم يعني هەڕەشە قورسە بۆچی لە قورئانە باس لە سەهوەکات، باس لە کەم تەرخەمی ناو نوێژەکە، باس لە کەمکردنەوەی گرنگیەکەیە کات، یعنی باس لەوەکە کە نوێژ لە وەختی خۆیان بکەن. بەڵێ گرنگی دراوە، کاتی بۆ دانراوە کە جوبرائیل عەلەیهی سەلام بە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووە و نوێژی لەبەر چاوی کردووە و بە دەست نوێژگرتن دەست پێ ئەکا. ئەم گرنگی پێدانە لە هەموو بوارێکە، جلی پاک و شوێنی پاک و ئەم شتانە. دوای ئەوەش کە لە کاتی خۆیان نەکرێ و هەمووی کۆکرێتەوە یا گوێی نەدرێتی یا نوێژ بفەوتێنڕێ، ئەمانە شمولی ئەوەکە فەویل للمصلین. هەڕەشێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەبێ لە کاتی خۆیان گرنگی پێدەین، ئەو کاتی کە بووی دێت تا ئەوەڵی کاتیش بێ باشتر. زۆر لە زانایانمان هەیە، زۆر کەسی ترمان هەیە زۆر گرنگی بۆ مەسەلە ئادەن، یعنی کابرا بڵێن ئیشی دەستی کردووە، چەقوشەکەی بەرز کردوێتەوە کە بانگیاوە دای نەناوە، یعنی دای نەیاوە بە شتەکە کە ئیشەکەی بکە، یەکسەر چەقوشەکەی داناوە چۆ بۆ نوێژ. بۆ چونکە خۆی گەورە بانگێکە لە ڕێی ئەو بانگ بێژەوە. جا ئەو کەسانە نمونەمان زۆرە. بۆ نمونەیەکێکی وەکو مامۆستا نورسی کە کەلەپچیان کردوتە دەست و 2 پۆلیسی لەگەڵا بۆ بیبان بۆ بارلایە بۆ کێو بۆ بردویانە، کاتی نوێژیت ئەمیش خەمی بۆ نوێژ لە کاتی خۆیان بکە، ئەڵێ ئەو کەلەپچانم کردەوە با دەزیێن شۆم و نوێژەکەم کە هەر گوێی نایانێ وا ترسن گوایە بۆ پیاوێکی وا هی ڕاکردن نەبووە و دوای ئەوەش ئەمان بەس ترساون. ئیتر هەر بۆی ناکەنەوە نیکەنەوە ئاوا دەستی لێەکە کەلەپچەکان لە دەستی ئەکرێتەوە و ئیتر تووشی شۆکە بن ئەوە چی بوو چۆن بوو، دوایش کە پێ وترێتەوە پاژەوەی نوێژەکەکە ئەڵێ هیچ نەبوو، کەرامەتی نوێژ بوو.
یەکێکی وەکو شێخ عەبدولعەزیز عیونوسووت هەیە مامۆستای دکتۆر ئەیمەن سۆیدە ئەم پیاوە ئەڵێ ئەمەنە گرنگی بە نوێژەیە لە کاتی خۆیان لە مؤتەمەرێک بووین لە جددە و ئەمانە دوای ئەوە هاتین هێنانین بە تیارە بۆ مەدینە کە لەوێ زیارەتی پێغەمبەرکەن ساڵ ئەو هەموو عالمە ئەڵێ کە هێنانین بانگیە کاتی نوێژ بوو یەکسەر شێخ عەبدولعەزیز وتی با نوێژەکەمان بکەین هەر لەواکەی تر پاسیان بۆ بێ و بیان بن بۆ مزگەوتی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەمامانە وتی نابا نوێژەکەمان بکەین ئیتر حتا دکتۆر یوسف قەرزای و عولەمای تر لەگەڵ هەموو مەجبور لە دوایەوە نوێژیان کرد و نوێژەکەی کرد لەوێ ئەم گرنگی دانە بە نوێژ لە کاتی خۆیان ئەوە پاداشتێکی گەورەی هەیە ڕەنگە مامۆستا زیاتر ئێمە گرنگیەکە لە مەجالە فقهیەکە زۆر تەرکیزی زۆرتر بخرێتە سەر لایەن زانایان و خەڵکی عام بەگشتی یعنی قسە لەسەر ماکرێت چۆن بۆستی چۆن پەنجە بنی بەیەکەوە چۆن پەنجەت ڕابگری شارەزابوون تەنها ئەم بەشە ڕواڵەتی ناو نوێژەیە ڕوکنە ئەساسیەکەی ناوڕۆکە قوڵەکەی ماهیەتە قورسەکەی شتێکی ترە قەد ئەفلەح المؤمنون کێن ئەوانەی کە لە نوێژەکانیانە خاشعن خشوع هەڵەگیرێتەوە خشوع نامێنێ لە مزگەوتێکە خاشعێکی تیان نابینی ئەمە خەتەرە لەبەرەوە گرنگیدان بە نوێژ تێگەیشتن لە فەلسەفەی نوێژ لە ئەوەی کە ئەم هەموو گرنگی پێ دراوە 5 کاتی بۆ دانراوە لەم کاتانە تۆی مناجاتەکەی لەگەڵ ڕەب العالەمینە فاتیحەی بەش کردووە لە بینی خۆی و تۆ مناجاتەکەی تو داوا ئەەکەی ئەمە گرنگی دانانە بەڕاستی زەرورە تێی بگەین بە تایبەتیش لە چییە لە ئەو هەموو ڤیددیۆ وتارەمان هەیە یا بەرنامەیەکی وەکو ئێستا کە جەنابتانەیکەن لە بارەی نوێژەوە ئەمانە سوودی خۆی ئەبێ پاشان کتێبیشمان هەیە ئەو کتێبانە کە بەڕاستی شتی باشێ و کراویشە بە کوردی یەکێک لەوانە کتێبێکە بە ناوی ئیدارەت سەڵات دووبارەوە دۆزینەوەی دووهەم ڕوکنی ئیسلام کە نوێژە کە دکتۆر ئەحمەد بەسام ساعی نووسیوێتی و سنتەری زەهاوی کردوێتی بە کوردی لە بازاڕە هەیە ئەتوانن بیخوێنەوانێک کەشتی زۆر جوانی تایە بۆ نمونە تەجروبەیەکی خۆی باسەکە ئەڵێ بانیان کردم بۆ مامۆستای زانکۆیە بانیان کردم وتار بم لە قاعەیەکە ئەو تەلەبەی زۆر ئامادە بوو بن منیش وەرەقەیەکم دەرهێنا 12 جملەم و ڕستم بە سەریعی وتم داوای لە بردنەکەم کاتم نییە و ئەڕۆم من ئەبێ بڕۆم ئێتاڵێ هەمووی تووشیش سەرسوڕمان بوون باشە ئەمە یعنی چی تۆ هاتی محازەرە بە ئەگەر کاتن نەبوو بۆ هاتی دوای ئەمە چۆن وابێ ئەمە هەموو هاتوو دانیشتووە ئەڵێ کەیتر هەمووی تۆزێ کەوتنە جێوێکی نەوەیەکەوە گەڕامەوە سەر مەنەسەکە و وتم ئەوەی کە ئێوە پێتان سەیرە ئێمە ڕۆژانە 5 جار ئەکەین لەگەڵ خۆی ڕەب العالەمینە یەن لە نوێژە ئەوەستین مەوعیدمان هەیە لەگەڵ خوا دوای ئەوەش چەند قسەیەکەکەین خۆشمان نازانین ئەڵچی پەلەپەل ئیشمان بەدواوە و ئەڕۆین و ئەمە ناکرێ چۆن ئێوە بۆ ئەمە پێتان قوبوڵێ ئەی چۆن بۆ لەبەر بارەگای خوا ئەوەتان پێ قوبوڵە چۆن بکرێ بە خەمی خەڵک ماوسەسە لە ژیانمانە ئێمە چۆن نوێش بکەین بە وەزیفە یەکەم چون وەزیفە یەکەمە تۆ ڕۆژی 5 جار ئەم موقعە گەورەکە ئینسان لە خزمەت خۆی گەورەیە جەلە جەلالهو ئەوەستێت خوا ئیزنیاوین 5 جار بە فەریزەت بچینە خزمەتی ئەگەر ساڵی جارێ وایە ئەگەر لە عومرا 1 جار وایە وایە چۆن وەکو حەج خۆوان بۆ حەز بەڵام ئێستا ئەو میهرەبانی لەگەڵمانانەوان دووە چۆن بیکەین بە خەمی خۆمان و چۆن بیکەینە خەمی گشتی یعنی لای خەڵک ڕاهاتن دروست نەبێت ئێمە کە دوعاکەین و پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای کردووە اللهم زينا بزينة الإيمان جوان من كبر جواني إيمان واجعلنا هداة مهتدين بمان كبر نماي كراو رين نماي كر يعني إما خمان هدايتك ورقرين وخمان خمي نوجمان به وبين ماي هدايتي خلشي كخمي هدايات نوجي مالو منالو باشان كسوكارو باشان أواني كأن ناسين يعني أم خما مسألة زور قورية براسي من لا کەسێکە ئەوەم بینی زۆر کاری تێکردم کە ئەویش کاک دکتۆر یوسفە کە مامۆستای لە زانکۆی ڕاپەڕین کاک دکتۆر یوسف بەڕاستی خەمی نوێژی ناسیا و نەناسیاوێتی کە ڕەتێکیان لە خەویە لە قاتی سەروی مزگەوتێکە بێ ئەڵێ پێڵێن ئەوانەی لە خوارەوە نزیکی 1500 کەس بوون نوێژەکەن خۆیان و نەوەکانیان بەهۆی تۆ نوێژەکەن خێرەکان بۆ تۆیە ئەمەنە خەمی نوێژێتی جا نمونەی زۆر عەجیبی هەیە کە بەڕاستی هەر لە دەست ئەویەت ئەو تەوفیقی خوایەکە لەو بوارە هەوڵەیان بۆ نمونە ئەوەی کە کاک جیهاد دڵپاک نەخۆشە بێ ساڵی 2013 و ئەمانە کە تووشی سەرەتان بۆ لە خەستخانی هیوایە ئەمیش
وەکو ئێمە ئیناسێ بەهۆی درامای ژاڵە و ئەمانەوە لە ڕانیەوە 2 سەعات ڕێ زەحمەتی تەبەن ناڕەحەتی تا یەتە سلێمانی و چێتە خەسەخانەیەوە سێرەکە کاک جیهاد پڵپاک نووسووە ئیتر ئەڵێ خەبەری مەکەنەوە بە مڕافق شتەکەی قەینایەمەوە ئەڕاتەوە ڕانیە دوای 2 ڕۆژی تر کە دوعا زۆرەکە و خەمێتی و یەتەوانێ کە یەتەوە ئەم جارە ئیبینێ ئەڵێ ئەوانەی لە دەورتن هەموو پێ دەڵێن ئیشەڵا چاکە بیت و ئەمانە منیشی ئەڵێم ئیشەڵا چاک بەڵام خەمی نوێژەکە بێ نوێژەکانە بکەن نوێژ زۆر زەرورە نوێژ وایە نوێژ وایتر هەنێ قسەی بۆەکە ئەمانە ئیتر جیهادیش پێی سەیرە بێ ئەم کابرایە نەدی و نەناسی و مامۆستا لە ڕانیەوە بە تایبەت هاتووە پێی بڵێ نوێش بکە ئیتر وادی لێوەرەگرێت کە نوێشکە ئەڕواتەوانێ کە ئەڕواتەوە دوای 28 شەو ڕێک مامۆستا خەوە بینێ لە خەویە 2 جرسپیدا بەزیون بەڵێ ئەیبینێ 2 جرسپیدا بەزیون کاک جیهاد دڵپاکیان بەگیر هێناوە پرسیاری لێکن لەسەر نوێش ئەوی شەڵێ وەڵاهی 28 ڕۆژە نوێژەکەم ئەو مامۆستای شایەتمە ئیتر ئەڵێ خەبەرم بۆ پێم سیر بوو ئەمە چیم خەوە هاتمە دەرەوە چوون بۆ بازاڕوان برادێکم بینی وتی مامۆستا ئەزانی کاک جیهاد دڵپاک لە ئەڵەمانیا وەفاتی کردووە ئیتر تو مەز بردویانە بۆ ئەڵەمانیا و لەوێ وەفاتی کردووە خوا لێی خۆش بێ ئەڵێ ئێتر هاتم بۆ تەعزیەکەی هاوسەرەکەی وتبووی وەڵای مامۆستا لەو کاتی تۆ هاتوو 28 ڕۆژە نوێژەکانی بە مەزبوطی کردووە تەنانەت ئەم پێی وتبوو ئەگەر نەتوانی تێموم بکە وەری نەخۆش و ئەمانە وتی وەڵاهی لەناو تیارەکەشە کە چوین بۆ ئەڵەمانەی وتی بم بە دەستنوێژم پێ بشۆ بۆی نوێژەکەی بە مەزبوطی کۆی لە تیارەکان نوێژەکانی کردووە ئەڵێ دوای 2 ڕۆژی تر خەوم پێوە دیەوە لە مزگەوت لە عڵقەیەکی دەرسا بووم کاک جیهاد دڵپاک هات خواردنێکی پێ بوو وتم ئەوە چییە وتی ئەوە مامۆستا خواردنی بەهاشتە حەزم کردو لەگەڵ تۆ ئاوی خۆم یعنی مبەشیراتێکی خۆشە بەڕاستی کە خەمی نوێژمان بێ ئیتر نمونە و خەمێکی زۆری هەیە ئەڵێ ڕۆژێکیان بە سیارەکەم لە ڕانیە ئەڕۆشتم 3 گەنجم بینی لە لای سیارێکی BM کۆنەوەسابوون ینی چاکیکەن و ئیشی ناکردومانە دوعام کرد خوایە جارێ سیارەکان ئیش نەکە با بچم قسەیان لەگەڵا بکەم ئیتر ئەڵێ چوومە لایەن چۆنن چاکن و ئەمانە و ئیتر ئەوە چییە سیارەکەمان وایە باشە کوڕینە نوێشەکەن کورە مامۆستا نوێژی چی وەڵای قوزەڵ قورتەکەشمان خواردوتەوە کورە ئاخر چۆن ئەبێ و ئەوان لێکە کە قەنەعەتیان پێ بکان نوێش بکەن ئەڵێ وەڵای مامۆستا ئێستا برادێکمان هەیە ئەو لە هەمومان جددیترە و تەسیری لەسەرمانێ ئەو قەنەعەت پێ بکەی خەمی ئەمە نەبێ وەڵاڵێ برادری چوارەمی شات کەوتمە قسەکردن بۆیانوانە حاصل ئەویش قەنەعەتی کردو ئیتر ڕقم تەلەفۆن و شتم وەرگرتن و بە سەرمەکردنەوەوانە الحەمدوللا کەوتنە نوێژ و کەس و کارەکەیانم ناسی و چکە زانیان گۆڕانکاریەکان بەهۆی منەوە بوون دوای یەکیان ئەگەر مخالەفەی کردە چوارەمەکە حاسەبەیە کرد و ئەمانە سوپاس بەخۆ هەر چوارێن ڕاست بوون و ژنیانی ناو چوم خۆم بۆم مارەکردن و الحەمدوللا بوونە کەسێکی نوێژ خوێنی باش یعنی ئەم خەمە لە ئەوەی کە خەڵکێک بگەڕێتەوە بەڕاستی ینی سیفەتێکی گرنگە لە مسلمانە یعنی تۆ با نوێژەکەی بکە ئەگەر نوێژەکەی کە شتەکانی تریشی ڕاستە بێتەوانێ حتا نمونەیەکی تری هەیە لەسەر ئەم ئیمام خەتیب بۆ لە مزگەوتێ لە بەغا ئەڵێ کابرایەک عەباس هەنداوی نەوە بووە معمەلی پێڵاوی ژنانی هەبووە بەڵام شەویش نەچۆتەوە ماڵەوە لەبەر خواردنەوە و لەبەر فەسادەت و ئەمانە لەگەڵ ڕەفیقەکانێ لە کارگەکەی خۆی ئیتر شەویان گەرمە کرد بە فەرمانی خۆ ئیتر ژن و مناڵیشی هەبوو نیوەڕوانە چۆ نانێکی خوارد و سەرێکیان و چی پێویست بایە بۆ یەکردن و ئەمە ژیانی بوو ئەڵێ چاخانەیەکی لێبوو لای کارگەکەیەوە لەوێ جاروبار دانیش منیش کاچوون بۆ مزگە و ڕێ من بوو سەلامم لێ کرد پێی سیر بوو من کەسێ بە جلی مامۆستا عەجبە و مێزەرە و سەلام لە فاسقێکی واکە زۆرە وەڵای تر ئەمە 6 مانگی خەیانەڵێ من ئەڕۆم و سەلامەکەم و چی بیبینەوە تی دوای 6 مانگ وتی مامۆستا فەرموو و چایە بخۆ وەڵا دانیشتم لەگەڵیا و وتم قسەم لەگەڵ کردوانە وتم نوێژ بەشکم نوێژ بکەوتی مامۆستا نوێژی چی من شەوبوێری ناکەم خواردنەوە من ئەوە وەزعمە ئەوانە وتیتە هەر تەرجیعم کرد وردەوردە تقریبان ساڵ و نیوەکی تری پێچوو ئەمانە وام لێ کرد کە نوێژ بکە وتی ڕۆژی هاتبوو بۆ مزگە و هەچی ئەهلی گوزەر و بازاڕێ هاتبوون بەدوای عەباسندای و نوێژ بکە ئیتریانی پیان سێر وتی تر بەخوا مامۆستا نایمە مزگە و هەر لاینەکەی خۆم نوێژەکەم لە کارگەکە ئیتر وتی وردەوتی بەس ڕۆژێک کە چووم زۆر بێتاقەت بوو ینی ئیدمانەکەی بۆ هاتووانە خەریک بوو کوڕەکەی بکوژێ وتی بە قووەتیش بوو وتم تۆزێکی بەنێ قەیناکە با دامرێتەوانێ ئێتر وردەوردە لەگەڵ یا بووم و وام لێ کرد کە
وتم ئیتر من ناتوانم ڕەفیقایەتی تۆ بکەم ئەگەر بخۆی چونکە شەرعەن جایز نییە، ئیتر ئەویش نەیەتوانی دەستبەرداری من بێ، وتی دەی باشە مامۆستا، ئیتر وعدیە کە هین بێ. ئیتر ئەڵێ الحەمدولله دوای ئەوە باش بوو. ئیتر پاش ماوەیەک چەند مانگی وەفاتی کرد، بەس طبعاً ئیتر ئەچۆ ماڵەوە شەو، وتی ژنەکەی بۆ هات بۆ لام، وتی مامۆستا ئەم شەو هەموو گریاوین، یەکەم شەوە کە بێتەوە بۆ ماڵەوە تا ئێستا نەهاتوتەوانێ، ئێستا ئەزانین کە مناڵەکان باوکیان هەیە، من ئەزانم مردم هەیە، ئێستا خۆی دۆزیوەتەوانێ. ئیتر زۆر دوعای خێری کرد کە الحەمدولله. وتی بەس ئاخرشت کە پێم خۆش بوو، وتی مامۆستا ئەگەر خوای گەورە بەهەشت بکا بە نسیبم وعد بێ بەبێ تۆ ناچوو. یعنی ئەمە شتێکە بەڕاستی کە هەمومان ئەبێ لە خەمیابین، لە خەمی هیدایەتی خەڵکە، لە خەمی نوێژی خەڵکە، لە خەمی گەرم کرد، چونکە بۆ تەزکرە بۆ مؤمن سوودی هەیە. فإن الذكرى تنفع المؤمنين، يعني کەسێک کە بە هەر سەبەبێ بێ ئەگەر تۆرابێ لە ئیسلام، ئەگەر دوور خراپێتەوە لە ئیسلام، ئەکرێ ئەمە چارەسەری ئەو تۆرانەی بۆ بکەین. خوای گەورە دەفەرمێت: اتل ما أوحي إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر. ئەم ئاەتە مبارەکە چەند ڕووگە و ڕووی جیاوازی هەیە. وەلەذیکر الله ئەکبەر یەکێک لە ڕووەکان نوێژ دانرا و فەرز کراوە هەتا زیکری خوا بکرێتیایە. لە مەقاسید و مەبەستەکانیشی هاتووە کە نوێژ ڕێگریەکە لەوەی مرۆڤ بەلای گوناه و تاوان و فاحیشەیە بڕوا. گەورەترین مەقسەد لە نوێژە ئەوەیە زیکری خوا بکرێت. ڕوویەکی تر وەلەذیکر الله ئەکبەر، زیکری خوا گەورەترە لە هەموو بەڵاو موسیبەتێک، گەورەتریشە لە هەموو گوناه و هەڵەیەک بە ئیزنی حەق تەعالا. ئەوەی تووشی بووە بە بەڵایەکەوە با زیکری خوا بکات، بەڵاکەی بچووکە بێتەوە بە ئیزنی خوا. خۆی گەورە سەبر و ئارامی پێبەخشێت، هەچ کەسێکیش لە خۆی بترسێت و خەمی ئەوەی بێ کە بکەوێتە هەڵە و گوناهێکەوە، گوناهێکی دیاری کراو، شەهوەت و ئارەزوویەکەوە، با زیکری خوا زۆر زۆر بکات کە زیکر شوێنی خۆی گرت هەموو شەهوەت و ئارەزوات ئێسرێتەوە و لە ناو دڵ دەریەهێنێت، بە ئیزنی خوا هەموو گوناهێکیش مەحوە بێتەوە. زیکرێک لە نوێژە ئەنجامەدرێ ئەبێتە برگری و پاڵپشتێکی بەهێز. ڕۆژانە بەلای کەمەوە 5 جار شەیطان و نەفس و ئارەزوات تارەنێت، هەتا قەڵای ئیمانت قایمە بێت و مجاهدەی نەفسە چێتە قۆناغێکی بەرزترەوە. ئێمە بۆ زۆر جار خۆمان نازانین لە باتیەوەی بانگواز بۆ ئیسلام بکەین، خەڵکە تۆرین لە ئیسلام، ئەم گرفتە چۆن چارەسەر بکەین. ئیسا خەمی ئەو مامۆستا مەلا یوسف کە ئەوە خەمی نوێژە خوات، یعنی بۆ ئێمە وامان لێنێ بەڕاستی خەمی نوێژی خەڵک بخۆین، بۆ شەرم بکەین لەوەی بە خەڵک بڵین کاکە وەرە نوێژ بکەین. ئیسا کە سەردانێکی کاک جیهادی کە تۆ جیهاد دڵبان، یعنی بەڕاستی و کاریگەری گەوری هەبوو، ئەوی بە جێهێڵاوە لەناو خێزانەکەی، لەناو ئێمە، لەناو خەڵکە کە تۆ جەناب بڵاو کردوتەوە. لەبەرەوە یعنی چۆن وامان لێبێت شەرم لەم قەزیە زۆر گەورە نەکەین. قەزیە یەکەم لە ژیانی ئێمەی موسڵمانان نوێژە، چۆن هەر بە یەکەمی بی تونگی خراپی تووڕە لە مزگەوتەکە بوو کە نوێژم کرد، هەڵماتەکان کەوتنە خوارەوە، هەڵمات بڵاو بووە
ئەوەم زانی مجەورەکە هات ڕاوینە هات بوو ئەیتر بەنەوەی ترسانمی و بەنەوەیەک پەلاماریام ئیتر نەچوومەوە بە مزگەوتە ئیتر لە 15 ساڵی و چی و ئەمانە کە حیزبی شیوێی و ئەمانە چاوم کرایەوە لە داخی ئیسلام لە داخی مزگەوت بووم بە شیوێ لە 25 ساڵی ئەوانە بۆ ئەندامێکی بەرزی مەکتب سیاسی و سەرکردایەتی حیزبی شیوێی ئیتر بەم شێوەیە مابووە تا 40 ساڵی ئیتر کام قسەی بۆکە وەرە لەبەر خاتری من تۆ وەرە تاقیکەرەوە بزانێت چۆنە ئیتر ئەڵێ الحەمدولیلا کەوتەوە نوێشکردن بەڵام نوێشکردنێکی زۆر چاک سوبحان الله ئەڵێ 6 مانگی نەبرد بە حادیسەی سیارە مرد بەڵام ئەم 6 مانگە کافیە کە ئەم کەسە گەڕاوەتەوانێ خوا دکتۆر خالید تەبانەی بۆ کرد بە سەبەب کە ئەم کەسە ئەو غیشاوەیە ئەو پەردەیە لەسەر دڵی لاچێ و بێتەوە بۆ لای خوا ئاش بێتەوە لەگەڵ خوا لەگەڵ مزگەوتە لەگەڵ نوێژە یانی جاری وایە کەسێک لەسەر قسەیەک بەنگە ئەم قسەی بۆ ناکەین من و تۆ بۆ تەشجیعی ناکەین بۆی ڕوون ناکەینەوانێ زۆر جار بەشتێکی زۆر بەسیدە و کەسانە خەڵک هەمووی خێری تایە هەمووی باشە بەڵام ئێمە ئەبێت چۆن تۆ سەتەلایتێک کەناڵێک یا ڕادیۆیەک شتێک تۆ ئەچیتە سەر مەوجوو ئەچیتە سەر ئەو لەرەی کە خۆی هەیەی ئەبێ لێەوە بیدۆزیتەوە بۆت بێنێ ئەویش وایە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە بەڕاستی خەمی هیدایەتی خەڵکمان بێ خاصەتەن نوێژ کە زۆر مهمە ماوەسا مادەم نوێژ گرنگیکی ئەوای هەیەەوە تەوقیتی هەمووی شەکانمانەکات یعنی ئێمە پێشنیاری جەنابەتەوە هەمومان بەڕاستی با ئەوە بێت کە بە تایبەتیەوە نزیکە بینەوە لە مانگەکانی ڕەمەزان مانگە مبارەکەکان بیکەین بە فرسەت بۆی کە قۆناغێکی نوێ لە ژیانی خەڵکە ئەوەی کە نوێژ ناکە ینی بچین بۆ لای سەردانی بکەین چەند گرنگەوەکو و دکتۆر یوسف و مامۆسا یوسف وەکو جەنابە کێسە باسی ئەوەکەی وەکو هەموو کتێب و بەرهەمە زۆر جوانی کە لەسەر نوێژ پێشکەشەکرێت چەند گرنگە ئێمە بیکەین بە پرۆژە بیکەین بە عمل ینی بە تایبەتی تۆچی سەردانی کەسێ بکەی بڵی بەس لەبەرەوەی فێری نوێژ بێت فێری بکەم ماوەسا ئەوسا لە حوجرەی لادیەکانمانە لە کوردستانە مناڵ یەکەم شتە هێنرا لە مزگەوتە فێری نوێژەکرا گەورە شوانێکە هێنرات شێخێکی تەریقەت کە تربێتی کەسێکی دادا بانیە کرد کە یوتەوە بکە واز لە دزی بێنە واز لە خراپە بێنە یەکەم شتە یا بەدەست خەلیفەیەکەوە و فێری سورەتی فاتحا و فێری تەحیاتی بکە با نوێژەکەی بکە ئەمە بۆ ئێستا ینی ئێمە نەکەوینەوە ناو ئەم پرۆژە زۆر گەورانەکە سەلەفی ساڵحی ئێمە پیاوچاکانی پێشێمە لە کوردستانە ئەنجامیان داوە بەڵێ ئەمە خەمساردیەکە لە زۆر شتا توشمان بووە نەخۆمان نوێژی کەکەین کە نوێژ بێ ناڵێ نەخۆم کەس بوو کەسیش کردمی بە کەس ینی ئەمەیە ینی ئێمە بەڕاستی خۆمان جارێ ماومانە تی بگەین و کە پێغەمە ساسمە فەرمێ جوعی لە قوڕەتە عینی فی الصەلات ینی نوێژ بوو خوا کردوێتی بە بیلبیلەی چاوم بە نووری چاوم بە نووری دیدەم ینی ئەبێ نوێژ ببێ بە نووری دیدە و بە بیلبیلەی چاومان و ئەمەنە گرنگی پێبین و ئەنجا لە خەمی خەڵکا بین لە هەر فرسەتێکا کە دەستمانەکەوێ ینی کاک مزەفەرێک هەیە دەرمانخانەی هەیە لە هەولێر ئەم کاک مزەفەرە خۆی باسیەکە کە ئەم مامۆستا دکتۆر یوسف ئەیبینێ لە 14 ساڵیە لە 24 ساڵیە 10 ساڵ نوێژی کردووە کاک مزەفەر لە تەمەنی 10 ساڵ 14 ساڵیش وازی لە نوێشێنەوە کە مامۆستا ئەیبینێ قسەی بووە کاو 45 دقە بە گیریێنێ ئەوژەڵە بابەوە عەد بێ نوێژەکەم ئەڵێ دوای 14 ساڵی تر بینیمەوە کاک مزەفەر لە پرسەیەکە ئێستا دەرمانخانەیە لە هەولێرە ئەڵێ وتی وەڵڵی مامۆستا 14 ساڵە نوێژەکانم بە مەزڵتی یەکەم حتا ڕسمەکەی بۆ نردم و بڵاوم کردەوە ئەمانە کاک دکتۆر یوسف ئەڵێ مەقاولێکی ناسیاومان هەبوو دراوسێمان بوو منی خۆشەویست 2004 ئەمزانی نوێژ ناکە حتا ئیشی بڵین باڕشت دروستەکە و عرەقە خواتەوە یان ئەم شتانەی هەیە بەڵام کە بینیم خەریکی دروستکردنی باڕێک بوو لە منطقەیەکە هەمووی عرەق فرۆشوشتە ویستم بچم بۆ لای دوایی هەر لە خۆم وتم وەڵام من بەم جلی مەلایەتی شتۆ ئێستا بچم خەڵک نەک گومانێکی خراپە نەچووم سوبحان الله ئەڵێ دوای 2 ڕۆژ ویستم بێمەوە بەلای تومەز بە حادیسەی سیارە وەفاتی کرد ئەڵێ ئەوەی کە تا قیامەت خەفەتی لێ خۆم ئەوەیە بۆ من گوێم بەمە قسەی خەڵکو بۆ نەچوون بۆ لای بشکم نوێژی بکردایە ینی تۆ نازانی کە قورآنە فەرمێ بۆ ناگەڕێنەوە لەواچێ قەد اقترب ئەجەلهم نزیک بوو بێتەوە ئەجەلیان تۆ نازانی ینی لەبەرەوە فرسەتە هەرچیت بۆ هەڵەکەوێ گوێمێرە قسەی خەڵک گوێمێرە ئەوەی کە ئەیکا نایکە تۆ واجبتە بیڵێ ئەوە لەسەر خۆت لابە
کی ئەڵێ نابێتە مای هیدایەتی کەسەکە جا ئەفەرمێ ئەو برا بە ڕێزە ئەڵێ ئەوەی کە زۆر خەفەتی لێ خۆم ئەوەیە کە من ئەو بەڵێندەرە بۆ نەچوون بۆ لای بەشکم بوومایە بە مای هیدایەتی من بچوومایە یادم خستایەتەوە بەشکم تەوبەی بکردایە خەڵک وایە خەڵکێکی زۆر هەیە دێنی حتا ئافرەتێک تەلەفۆنی بۆکە لەم شاری خۆمانەوە ئەڵێ مامۆستا بابەتێکی بڵاو کرد بۆ ئەندازیار عوسمان و لەسەر کاک جیاد دڵپاک و جەنابەت بوو بوویتە مای هیدایەت و نوێژی ئەمانە بەشکم بێ باوکی منیش نوێژ ناکە ئیتر وەرە ئەمە لە ڕانەیەوە بە عینوانە بۆ سلێمانی و ئەچێ بۆ لای کە ئەچێ بۆ لایتر تا سعات یانزەی لە سعانەوە تا یانزە قسەی بۆکە و هاانیە لە سنوێشکردنەوەوانە ئیتر کاتی نانخواردنە ئەڵێ ئەڕۆم ئەوی شەڵێ بەخوا ناڕۆی تو آخر نابی و عیبە و چۆن و ناندانراوە ئەڵێ کاکە تۆ خەمی مەعیدەی منتە ئەی بۆ خەمی نەفسی منت نییە کە نەفسم و کە دڵی من و کە ئەمە ڕۆحی من عەزێدەی کە تۆ نوێژ ناکەی وعدم بەرێ نوێژەکەی نانەکەش دەخۆم ئیتر ئەوی سەڵێەوە عدوێ نوێژەکەم و دێڵێ بن بە و شەرتە دانیشم نان بخۆم مهم ئەوەیە تۆ شتێ بدۆزیتەوە لەوێوە کاری لەسەر بکەی ئەڵێ مامۆستایەکی فیزیامان هەبوو عمری 69 ساڵ و قسەم بۆ کرد وتم مامۆستا ڕاستە تۆ مامۆستای ئێمەی بەس کە نەخۆشکەوی ناچی بۆ لای قوتابێکی خۆت کە دکتۆرە گوێی بۆ ناگری لەبەرەوەی دکتۆرە وتی با ئێوتم منیش دکتۆرام هەیە لە شەریعەت و ئیسلامە منیش پێت ئەڵێ مامۆستاجیان نوێژەکانت بکە ئەخ بەخواگە نوێژ نەکەی سبەینە خوای گەورە محاسب دەوە یەکەم شتە و بۆ قیامەتت باشە ئەمانە ئەڵێ الحەمدوللیلا دەستی پێکرد هەمووی 6 ساڵی 6 ساڵی تری ژیا لە 75 ساڵی وەفاتی کرد بەڵام نوێژێکی زۆر چاکی دەست پێ کرد ئەوە بۆی بوو بە سەبەب بەڵام تۆ وەرە بە چی ئەیگرێ تۆ ڕاستە من قوتابی تۆم تۆ مامۆستای من بووی بەڵام ئێستا خۆ من لە بوارێکە شارەزام ڕەنگە تۆ شارەزایەت نەبێ تۆ اختصاسەکەت فیزیا من اختصاسەکەم شریعەیە چۆنە چیتە لای دکتۆرێکی قوتابی خۆت منیش دکتۆرام لە شریعەتە هەیە ئەڵێم ئەمە مەسلحەتی تۆیە ئەمە شیفاتەیە ئەمە شیفای دەرونیە الحەمدوللیلا بۆ بوو بۆ مای گەڕانەوەی کە بگەڕێتەوە الحەمدوللیلا ڕووکاتەخوا هەموو 6 ساڵێکی تەمەن ماوە لە 75 ساڵەیە مامۆستاکەی وەفاتە کرد مژدە و مبەشیراتی خۆش لایە مامۆستا خەڵکی موسڵمانی باش تەلەفۆنە بۆکەن پێت هەڵێن لە بەرهەمەکان تا زۆر مژدەی زۆر خۆش دەربارەی بینینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی یعنی مژدەی زۆر خۆش کە پیان وتراوە یا بە موسڵمانی وتراوە حەزەکەین شتێکی ئاوا بکەی بە کۆتایی بەرنامەکەمان پێمان خۆشە لە کتێبی مزیەنەکانە زۆر شتم باس کردووە لە بەردەوامیش شتمان بۆ دەسەکەوێت لە عومرە بووین کاک حاجی ئامان کۆمپانیای پارێزان وتی مامۆستا تەلەفۆنی کردی وڵا زەرورە بتبین و دوایی قسەم لەگەڵ کردوتی وڵا برادێک هەنێشتی زۆر خۆشی باس کردووە حەزەکەم تۆ ئیسفادە لەو شتانە ئەەکەی بەشکم گوێی لێ بگرەوە ئەمانیتر بینیم وتم چیت دیوە زۆر سەیرە یعنی وتی هەموو دووشەمە و سێشەمەیەک بە خزمەت پێغەمە ساوسم دووشەمانیا سێشەمان بە خزمەتی ئەگەم ئەمانە کوردیش بوو کوردە بەڵێ خەڵکی سلەیمانیە وتی وەڵا لە خەوما ڕەسوول الله فەرموویەتی گرانیە کە بێ هەرچی ئەناسی پێی بڵێ بە خەمی زەخیرە و شتۆ ئەمانە بخۆن وتی 1000 کەس شایەتمە کە پێم وتون گرانیەکە بێ ئەوان لە بەرۆی لە شوێنێک داوامەکە وەیزانی لە حکومەتەوە ئەمە وەرگرت تومەز نەیەوت کە پێغەمبەر ساوسم فەرموویەتی وتی حتا خۆم دوکانی کارەبایاتم هەیە موادی زۆرم خستووە هەتا ئێسش لەو موادانە سەرفەکەم کە الحەمدوللا دۆلار بازیە من تووشی زەرەر نەبووم گرانەکە پێشتر بووە 2000 بەڵێەوەی کە دۆلار زیایی غڵەتی نەگایسانی گرانی ئەو پێشتر بۆ ئەوەی کە دۆلار بەرزبوونەوە پێشەوە پێغەمبەر ساوسم ئاگاداری کردەوە ئیتر شتی زۆر خۆش هەیە بەڕاستی کە حتا لە عومرەکە کە چوین دۆستێکم کە چوو لەوێ بوو ئەمانە قسەمانە کرد وتم چا خۆمە زۆر بەمان لە سەڵاواتین و سەڵات و سەلامەکانی پێگا ئەوانە ئەویش قسەیەکی جوانی کرد وتی ئاخر چوونەکە تامێکی تریە شتێکی ترە وتی بیلال ڕزای خوای لەبێ کە لە دوای وەفاتی پێغەمبەر ساوسم مەدینە بەجێڵێ و ئەچێ بۆ شام پێغەمبەر ساوسم پاش ماوەیەک پێ فەرمووی بیلال ئەوە چییە تووشی جەفا بوویت و سەرنایتەوە وەرە سەر بە وەرەوە بۆ لام و ئەمانە ئیتر کەیەتەوانێ و حەسەن و حوسێن داوای بانگی لێکن و بانگی ئەو کاگاتە شەدوە محەممەد ڕسوڵ زۆر ئەگری ئەڵێ بیلال خۆ سەڵاوات و سەلامی زۆر بۆ پێغەمبەر ناردوو هەمیشە لە ژیاوە لەگەڵیە ئەی ئەمە بۆچی کەواتە نزیکی حسابی تایە
ئەو پیاو باشێ خەوی بینی بوو ڕەسوول الله فەرموو بووی کەسانێکن هاتن و نەهاتنیان وەکو یەکە فعلا ینی کەسانێکن کە بچێن نەچێر وەکو یەکە جاری وایە پارەکەی حەڵاڵ نییە جاریوە خۆشی نازانێ بۆچی چۆ ینی دیا ئەم ئیفتیزامی تەواوی نییە کابراایەکەیە لەم شارە مقاولات و ئیش و کار و شتەکە پارەی مەسیحێکی خواردبوو هی خەڵکی تریژی چەند مەسیحی جا مەسیحەکە چوو بوو بۆ عمرەش کابرا مەسیحەکەی گوت توخوا بە پارەی مەسیحی عمرە کراوە یا ڕاستی شەکە تۆ کابرا تۆ پارەکەی ئەو بەرەوە مەچەوە بۆ عمرە ینی ئەوە چوون و نەچوونی وەکو یەکە بەڵام هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چەندم پێخۆشە کە ئەیان بینم زۆرم پێخۆشترە کە سەرم ئەیان یان بۆ مەدینە ینی ئەوە تاکیدە لەسەر ئەو شتەکە فعلا چوون بۆ لای ئەو زاتە مبارەکە تامی خۆی هەیە ینی نزیکیەکە لەبەرەوە ئێمە بەڕاستی لەوا لێمان قەومەوە لە پەیوەندی لەگەڵ خوا و پێغەمبەر ساسم ئەو عەشق و خۆشەویستیە ئەو سەڵاواتدانە زۆرە ئەوەی کە بژین لەگەڵیە ئەوەی کە هەستکەین سەڵاتە و سەلامەکانمان بەو زاتە ئەگا لە هەر کوێ ئێمە سەڵات و سەلامی بۆ بنین پێی ئەگات مەلایکەتی تایبەت هەیە جۆرە ناسیایی جۆرە عیلاقە دروسە بێ کە هیوادارم هەر یەک لە ئێمە لە خەمی ئەوە بین و نوێژیش بۆ خۆی هەردیسان عیلاقەیەکە کە وەسجود و وەقتەری وەرە سوژدە بەرە و نزیک بەرەوە لە خوای ڕەب العالەمین لەوەی کە خۆشەویستی لای خۆ و پێغەمبەر بی خۆی گەورپانەشتەمەتەوە سەگەن دەستا خۆش بێ و زۆر زیاتر هەڵەگرێن باسە بەڵام کاتی بەرنامەکەمانەوەنی ئینشاءڵڵا خوا پاداشتی بە خێر باتەوە زۆر شتی زۆر باشە باس کرد. ليس كل مصل يصلى هەموو نوێش خوێنێک نوێش خوێن نییە حەدیسێکی قودسی هەیە کە خۆی گەورە دەفەرمێ نوێژ لە کەسانێ وەرەگرم و قبوڵ یەکەم کە گردنی کەچ بێ لە بەردەم عەزەمەت و گەورەی منە شەهوەت و ئارەزووی زاڵنەکە بەسەر ئیمانەکەیا و تێکەڵی حرام و گوناه و فاحیشە نەبێت بەردەوامیش نەبێ لەسەر گوناه و تاوان و گوناه بە بچووک سەیر نەکات خواردن بدا بە هەژار و برسیەکان ڕوت و ڕەجاڵ پۆشتە بکاتەوە بەزەیی بە نەخۆش و بریندار و موسیبەتدارا بێتەوە یارمەتی خەڵکی غەریبە بدات و دڵدەیان بدا هەموو ئەمانە بۆ منە بە عیززەت و جەلائلی خۆم نور و ڕووناکی ڕوخساری ئەو جۆرە نوێژ خوێنانە لە لای من لە ڕووناکی خۆر ڕووناکتر و ڕوخساری پرشنگدارترە بێت نەزانیەکەی ئەگۆڕم و ئەی خەمە سەر ڕێگەی حلم و هێمنی تاریشی بۆ ئەکەم بە ڕووناکی بانگم لێ ئەکات وەڵامی ئەدەمەوە داوا ئەکات پێ ئەبەخشم سوێن بخوا بڵێ خوایە ئەوەم بۆ بکە بۆی ئەنجامەدەم نزیک یەکەمەوە لە خۆم فریشتەکان هاودەمیە بنەوەی پارێزن نمونەی ئەو بەندانم وەک نمونەی فردەوسی بەهەشتا نەمیوەکانی کەمەکات و نەخرا پیشە بێت و بە تازەیی شەمێنێتەوە لەیسە كل مصل يصلى خۆشەویستانم فەریزەتی نوێژ لە ماڵی یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاەتی قورئاندا نەبەسێ وەکو ڕۆژوو وەکو حەج و زەکات نەخێر بەم جۆرە نەبوو فەریزەت و فەرزیەتی نوێژ لە ئاسمانە پێشکەش بە پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجا بوو کە چیرۆک و بەسەرهاتەکە هەمووتان هیزانن پێغەمبەرانێک مەشغوڵی ئەم قەزیە گەورە بوون کە حەزرەتی موسایە حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم کەواتە گرنگی نوێژ گرنگێکی زۆر زۆر گەورەی هەیە هەر بۆیە هەندێک لە زاناکان یا زۆرێک لە زاناکان گرنگی نوێژ ئەگەیەنە ئەو قۆناغی کە ئەگەر کەسێک نوێژ نەکەر بێ نوێژ نەکات نزیکە بێتەوە لەوەی کە ڕەنگە ئیمان دەرنەبات و بێ ئیمان بمرێت واتە ئەگەر کەسێک تەرکی نوێژ بکا بە تەواوەتی ڕەنگە بە بێ ئیمانی بمرێت ئەوە نەخەتەرە بەڵام ئەگەر ڕۆژوو نەگرێ ناگاتە ئاسی بێ ئیمانی ئەگەر حەجنەکان نابێتە بێ ئیمان ئەگەر زەکات نایە بە هەمان شێوە هەر نابێتە بێ ئیمان بەڵکو گوناهبارێکی گەورەیە کەواتە ئالەم ڕوانگەیەوە با وەزیفەی یەکەمی ژیانمان گرنگیدان بێ بە نوێژ بە وەختی نوێژەکە لەو شوێنیان نوێژ بکەین چەند گرنگە ئێمە نوێژ ئیعلانی نوێژ هەروکو چۆن ئیعلانی بانگدانە ئیعلانی نوێژیش ئەوەیە کە تۆ لە وەختەکەی خۆیان لە هەر شوێنێکا بۆ ئەنجامی بیت
لە مەڵقەیە زۆر چیرۆک و بەسەرهات لەن جەنابی مامۆستا ئەندازێر عوسمانە بیسن کە زانایەک خواناسێک چۆن لە وەختی نوێژەکە لە مەتارە نوێژەکەی خۆیەکات لە فلان شوێنە لە بازاڕە چەند جوانە ئەم دیمەنە ببینی نەک هەر جوانە چەند ڕەحمەتە بۆ بازار دوکانەکانتان ئەگەر بێڕزقی تایە هەندێک جارە گەر فریا ناکەی بچی بۆ مزگەوتەکە لەبەردەم دوکانەکەیە ڕزێکی جەماعەت دروستکن با خەڵک بیری نوێژی بکەوێتەوە با کەسێکە حیجابی نەپۆشیەوە بیری ئەوەی بکەوێتەوە کە تا کەی من لە گوناهباریا بژیم و خۆمدا نەپۆشم کەسێک نوێژ ناکات تا کەی من غافڵ بم کێ هەیە بە قەوخۆی گەورە بۆ وەفا بێ بۆ ئێمە لەبەرەوە نوێژەکان گرنگترین شتە با هەمومان خەمی نوێژەکانمان